هم زیرت تایباتیجی قدغه کرنا ویپا جگارین الکترونی گل جالت نوا کمالگی داد بجن اما خشکو برای جگارین نه لویجان نوین جدا بوهاتی ندارن بو چی قدغه نه ضرر زیان نوی تایباتیجی سر اف کسیت کشت جزارو کسنیله و حتی کو کسا که تمنجی به جداهی آوانا چه دکتر سفین قادر رحمان رهبر چاودێری تەندروستی وەزارەتە تەندروستی حکوومەت هەرێما کوردستان دیالمەدا دکتۆر تو گەلە بخێراتی زۆر سپاس ئەوە جارێکی و نەدووە و دەهان جارە هاتە بەحەسکردن بەس ویجارێ ئەم حەسکین کا بزانین ئەو کارێ ویجارێ هاتیە دەست پێکردن حتی چ ڕۆدە هەنتیە پێزە یەکجاری ئێدی ئەم ڤەیپا نەبینیت ناوا بازاڕێدا و هەم وەزارەتە تەندروستی هەم وەزارەتە نافوت تێدات بەشدارن بەڵێ زۆر سپاس موضوعی ڤیپ و نێرگەلەی ئەلکترۆنی جگەری ئەلکترۆنی و هاوشێوەکانی لە ساڵی 2013 بە بڕیاری دەستەی پێوانە سازی و سەلامەتی خۆراک لە هەرێمی کوردستان قەدەغە کراوە ساڵانە هەڵمەتی وەشارکردنەوەمان هەیە هەم هەڵمەتی دەست بە سەرداگرتنی ئەو شوێنانە ڕۆژانە هەفتانە تیمەکانی چاودێری تەندروستی لە وەزارەتی تەندروستی و لە بەڕێوەبەرایەتیەکان لە ئیدارە سەربەخۆکان لەگەڵ تیمەکانی چاودێری بازرگانی و قایمقامەتیەکان ڕۆژانە لە بازارەکانی هەرێمی کوردستان چاودێری ئەو ڤەیپانە دەکرێت کە بە قاچاق داخل دەکرێت ئەسڵدا 2013 وەرە هەر قەدەغەیە 2013 بەڕسمی یعنی قەدەغەیە لە هەرێمی کوردستان حتانکەژی لێ کۆرت سەرتی دەکردن لێ بیە ژەهرەکەی خۆی بەڕسمی داخل ناکەێت کەم و زیاد ڕێژەی کەم و زیاد لە سوورەکان بە ڕێگەی قاچاق داخل دەکرێت لە هەر شوێنێک بگیرێت دەستی بەسەردا دەگیرێت و لە ناو دەبدرێت شێوەیەکی جۆنێ هەی بێنەکە خوشە هەی تامەکە خوشە هەی بڵێ وقت کت خلق حس بکت بردوام بکشد لویجا ضرر و زیان نوی جدا بو زاروکه کی مثلا بو نمونه جیر تمنی سنه لیده بو مراهقه کی و گل ظلامه کی یعنی کسی که تمن چه جداهیت نوی براوانده بله بداخوه یعنی زگری الکترونی بشکل توتن بلام دروستکردنی شوازی زگری الکترونی و ویب بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە ینی بە تایبەتی لە ناو چینی هەرزەکار و منداڵدا بەداخەوە ئامارەکان مەترسیدارە لە عێراق لە نێوان تەمەنی 12 ساڵی بۆ 15 ساڵی ڕێژەکەی لە 15ەیە ئەوە ئامارێکی مەترسیدارە کە دروست دەکرێت بەڕاستی کاریگەری خراپەکەشی زیاتر لە منداڵدا لە بەرەوەی لە فترەی هەرزەکاریدایە فترەی گەشەکردنی منداڵەکە بیانی کاریگەری زیاتر لەو تەمەنەدا لەسەر لەشی مرۆڤ بەدیار دەکەوێت هشیارکردنا کۆمەڵگەهەیە مەسەلەن بەری ئەف هەڵمەتێت و وەزارەتت مازم پێڕۆت بن هشیارکردنا کۆمەڵگەی حتا چڕۆ دە تایبەتیجی دویدەمیدات ناو خەلکیدا دایک و باوە تایبەتی بڵێ بەتە مۆزوعی قەدەغەکردنی نێرگەلە و زگەری ئەلکترۆنی هەر حکومەندا بەڕاستی یەکەمدا لە خێزانەوە دایک و باوک بەرپرسا قوتابخانەکان لە ڕێی بڵندگۆی مزگەوتەکانەوە مامۆستایانی ئاینی دەستگاکانی ڕاگەیاندن بەڕێستان ینی هۆشیاری تەندروستی بەڕاستی زەرورە ینی بۆ ڕێگریکردن لە بەکارهێنانی ئەو جگەرە ئەلکترۆنیانە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی ڕۆژانە و هەفتانە لە ڕێی بەشی پتەوکردنی تەندروستی لە بەڕێوەبەرایەتیەکان لە ڕێی وەرکشۆپ سمینارات لە قوتابخانەکان لە شوێنە گشتیەکان لە زانکۆکان لە قوتابخانەی بنەڕەتی لە ئامادەییەکان لە پەیمانگاکان ساڵانە و هەفتانە بە بەردەوامی ئەو خەڵکە وەشیار دەکرێتەوە ینی بەڵام پێویستە لە دەستگاکانی ڕاگەیاندن زیاتر گرنگی بۆ بابەتە بدرێت دکتۆر ڕاستی ئەس نەڤەشێرم دەمەکی یعنی ئەژیش کارهێنەرێت وان ڤەیپا بیمە ڕاستیژی مرۆڤ بەحەسکردا زیرەتر خەلک تێ بگات چەندە خڕابە ئەکی مرۆڤ کشت مرۆڤ ئەکی تو بێژیت چیە دنیایەکە دی هادئ بی بێدەنگ بی دکێلەکە خۆش دەردکەوێت ئەکیم گوتیە نەبتە ڕێکلام یعنی ئەم هیویدارین هەمیژێک گیرتکەون دکێلەکە زێدە دەردکەوێت نەفسیان مرۆڤ یعنی تێتە گوهۆڕین بەس نۆڤ جسمی مرۆڤیدا چل مرۆڤیتێت ئەگەر مرۆڤ هیر سەر بەردەوام بن بڵێ خۆی جگەرە و برێن توتن و هاوشێوەکانی جگەری ئەلکترۆنیە شێوازی ترە مادە سەرچیەکەی توتنە ئیتر نیکۆتینە و چەندین مادەی تۆکسیک تێدا ژەهراویە ئیتر هەر مادەیەک و ڕێژەیەکی جیاواز بۆ نمونە نیکۆتین مدمینی دەکا وای لێ دەکات کەسەکە کەسێکی لاواز دەبێ بەرامبەر بەو جگەرەی حەز دەکات هەموو کات بەکاری بێنێ مادە ژەهراویەکانی تر کاریگەری دروست دەکات لەسەر سیستەمی بەرگری لەسەر سووڕی خوێن لەسەر کۆندامی هەناسە کۆندامی هەرێز تەنانەت کۆندامی زاوزێ لە هەموو سیستەمەکان کاریگەری جیاواز دەکات بە ڕێژەی جیاواز ینی وای لێ دەکات خۆی لە ڕێگەی سیەکانەوە هەڵدەمژێت لە ڕێگەی دەمەوە دەچێتە سیەکان لە سیەکانەوە دەچێتە خانەکانی لەش ئیتر کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی لەش دروست دەکات یعنی
امشین بیجین گلش جگاره خراب تره اوا تیتم تنه زۆر خراپترە بڵێ تقریبا ڕێژەوە خرابیت ناوبیناوی و جگاره خۆی ڕێژەکە زیاترە ینی دوو ئەوەندە زیاترە بەپێی ئامارەکان دوو هەندە زیاتر. بڵێ بڵێ باش و بۆ کەسێکی ئەگەر بەردەوام بێت سەر گەلە جۆرەوەکی جگاره مثلا دەبینی وێنەیەکێ سەر سیهێتویەت تێک چوین ددانێتویەت تێک چوین ئەvە بوو کەسێک و vەی پێشیت کێشت هەروسای مثلا کاریگەری سەر ددانات بێ سەر دەوی سەر ئەزمانی سەر بەڵێ ئەکیید کاریگەریەکەی زیاترە مەوزوعی vەیب دەبێتە کەمکردنەوەی ڕێژەی لیگ لە ناو دەمدا ئەوەش کاریگەری ڕاستەوخۆ لەسەر دانەکان دروست دەکات بەداخەوە ینی ڕێژەی بەکارێنانی زگەری ئەلکترۆنی ئێستا لە عێراق بەکارێنانی تووتن لە هەر 24 سعات عفو لە 1 سعاتدا لە 24 سعاتدا 72 کەس دەمرێت لە عێراق ینی بە کاریگەری تووتن و هاوشێوەکانی ینی ئەوجا ئەو ڕێژەیە بە ساڵانە و بە مانگانە حیسابیکە ڕێژەکە بەرزتر دەبێتەوە هینت گەل وەزارەتە نافخۆ و هین چاودێریت کن ئەف بابەتە تەمامی بێنە قەدەغەکردن یاش هەمیە گرنگتر دەکەن خەڵکیژی مەسان ڕەنگە بۆشە ئەڤەش کیڤەتێن خۆش ئاسمانی گەلبارانێ نایە نەخۆر چاوە ئەڤە داخل بینە چاوە هین سەرەدەریت گەل دکاندارێکیت کن مەسەلەن تایبەتیش هین گەل وەزارەتە نافخۆ هشیار بینە کە زیاتر هەبە ئەڤێن داخل بیم تایبەتیژی دەواازەی سنووری داخل بینە یانجی چ ڕێکێکی داخل بینە خۆی مۆزوعی vەیب قەدەغەیە ینی مۆزوعی قاچاغش لە هەموو دنیا دەکرێت کەم و زۆر بەس ئێستا باشترە ڕێژەکە کەمتر بۆتەوە هەمانجی زۆر هەیە لە بینی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ و ئیدارە سربەخۆکان و قایم قامەتیەکان ینی بە بەردەوام هەماهەنگیمانەیە ساڵانە تاکیدکردنەوە هەیە لە بینی یەکتردا لێژنەکانمان لەبێت لەگەڵ وەزارەتی بازرگانی و لەگەڵ قایم قامیەت و لەگەڵ قوتابخانەکانیش چاودێری تەندروستی لە قوتابخانەکان ینی بە بەردەوامی ئەو ڕێژەیە هەیە بەڵام مۆزوعی داخیلبوونی vەیب بەڕەسمی دروستکردن هاوردەکردن هەناردەکردن ڕێکلامکردن پروپاگەندەکردن بۆ هەموو vەیپ و هاوشێوەکانی قەدەغەیە مۆزوعی قاچاق کەمتر بۆتەوە بەڵام هەر هەیە دیفزۆنیاریان وە هەین و کار گەل وەزارەتە نافخۆ کن کەسێک و vەیپا بفرۆشە دکانە خودا و هین بگرن ji bilî destperdagirtina veypa û cigaret elektronî çi awayekî tê te sizadan xuda lê dikanê li her şwênek vey bibîndirêt şwênekeda dexirêt lêpirsîneweyî xirame dekiret îtir carî balênameyê lê werdecîrê carî duwam îtir rûberû yasa dekirêtەوە sizin dekirêt xirame çend e dîvizon وڵای xirame بە پێی ئەو لیستەی کە هەیە لە وەزارەتی دارایی دیاری کراوە بەڵام جاری یەکەم کەمترە جاری دوم حتمما زیاتر دەبێت ڕێژەکان جیاوازە ئەف دەمەکە قەدەغەیە بووچی جۆرەیەکی ئاگەهدارکردن جارە دوێ غڕامەکە کێمە جارە سێ غڕامە خۆی جاری یەکەم و دووەم غڕامەکردن و بەڵێن نامەیە ئیتر جاری سێم داخستن و ڕوبەڕووی دەدرێتە دادگا هین هەستپێناکرد vê zêdetir yanî wezareta ewqafêşî bête serxet mamostayên olî taybetî jî dukandara agehedar kin ma ev madê hîn firoşin heram e hînê karesatekê dine eyalê xelkî hînê jehrê dine xelkî tu tawanbarî kuştina xelkî da ku dukandar renge meselen dînarek bûyî qazancib dibûyî baş e bes têb gihin ku karekê heram e ئێمە لێژنێکی باڵامان هەیە لەسەر ئاسی وەزارەتی بازرگانی و ناوخۆ و ئاوقاف و تەندروستی مامۆستایانی ئاینی ڕووی گرینجان هەیە زۆربەی مامۆستانی ئاینی ئاگادار کراونەتەوە لە وتارەکانی ئاینی ینی لە ڕۆژی هەینی ینی خەڵک ئاگادار بکەنەوە ڕۆڵی مامۆستایانی ئاینی گرینگە بە تایبەتی لە بەرەوەی کۆمەلگەی ئێمە نسبەیەکی زۆری مسلمانە ینی و ناساندنی جگەرە وەکو حرام کاریگەریەکی ڕاستەوە خۆی دەبێت بۆ ئەوی خەڵک لی دوورکەوێتەوە بڵێ دمایك پرسیارەز بکەم کۆدێک کار سەرهەندێ بێتەکردن هەر کەسێکی vey pê kêşiş derve جا çi polîsin çi hêzên navxûne her awayekî eger vê bibînin jê werbigirin yani belê nameyekê pê pirkin awayekî elektronî çi zanim her awayekî bit ku carek dî eger vê bête din dê bête sizadan rêkarên wesat rêkê de hene karekê wesayê tund bêtekirin xۆی ئەوە ڕێکارێکی باشە بەس جێبەجێکردنی هەندێک زەحمەتە ینی دنا ڕێکارێکی باشە ینی دەتوانرێت ینی بکرێت یعنی جارت پلاندانی جارێ نەکراوە بەڵام لەوان لە پلان هەیە بەڵام هێشتا جێبەجێ نەکراوە ینی دکتۆر سەفین قادر ڕەحمان ڕێبەری چاودێریە تەندروستی وەزارەتە تەندروستی گەرمەدا بوون گەلک سپاس بۆ زۆر سپاس بۆ گەلک خێرات